بە ترس و تۆقاندن ویستیان گەڕەکەکەمان پێچۆڵکن. تێپەڕبوونی ساڵێکی تەواو بەسەر هەڵدانی ئەم خێمەیە و ئەم خێمەیە دەرئەنجام بوو لە ئەنجامی ئەو هێزە سوپای بەناو عێراقی هەڵەوشاوی جاران هەڵی کوتایە سەر گەڕەکەمان لە کاتێکدا کە ژنومڵالی ئەم گەڕەکە لە خەودا بوون بە ترس و تۆقاندن ویستیان گەڕەکەکەمان پێچۆڵکن. لەو کاتیا پێنج خانوو لە ژێر نۆژەنکردنەوەدا بوون کە ماڵیان تیا نەبوو لەبەرەوەی خاونەکانیان نۆژەنیان نەکردەوە چوونە ناو خانوانە و زەختیان لە ئێمەش کرد کە ئێمەش گەڕەکە چۆڵکن. بەڵام ئێمە لەو چرکە ساتی ئەو ساوە تا ئێستا بڕیاری لێرە ناڕۆین ماداوە و ئەژنۆی خۆمان بەستاوە و بە زنجیری دەبابە بەسەر لاشەکانی خۆمان و ماڵ منداڵمان بڕوە بێن ئێمە ئامادە نین ئێرە چۆڵکەین چونکە ئێمە خەڵکی ڕەسەنی ئەم شارەین ئەوانەی کە ئەیانوێ ئەم خانوانە لە ئێمە داگیرکەن ئەوان داگیرکردن ئەوانە هیچیان خەڵکی ئەم شارەنین ئێمە بە مافی خۆمانی ئەزانین 22 ساڵیشە ئەلێرەین 22 ساڵ تەمەنێکە هەموو کاتێک هەوڵیان داوە کە ئێمە لێرە دەرکەن بەڵام ئێمە هەروەکو وتم بە هیچ شوێک ئێرە چۆڵ ناکەن.